بناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە ڕووماڵی پێیان لە خزمەتتانداین بۆ قسەکردن لەسەر دوا پێشاتەکانی جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی کۆماری ئیسلامی ئێران. لەم ڕووماڵەدا قسە لەسەر لێکەوتەکانی جەنگ دەکەین، ڕێکەوتەکانی چی دەبێت لەسەر هەرێمی کوردستان و ئایا دەبێت هەرێمی کوردستان چی بکە بۆی نەبێتە گۆڕەپانی شەڕ، چونکە ئێستا بەپێی راپۆرتی سینێن هەوڵێک هەیە بۆی کە ئەم هەرێمی کوردستان تێوە بگلێم وڵێن هێزە ئۆپۆسیۆنەکانی کوردی ئێران پسنەوە ڕۆژهەڵاتی کوردستان و لەوێەوە ئۆپەراسیۆنێک بکرێت، ئۆپەراسیۆنێکی چەکداری بە پشتیوانی ئەمریکا چی بکرێت بەوەی کارێمی کوردستان بە دوور بێ لەم جەنگە وەقسە لەسەر داهاتووی ئەم جەنگەش دەکەین. ئایا داهاتووی ئەم جەنگە بەکوێ دەگا، ئامانجە سەرەکیەکەی چییە و وەڵامدانەوەی ئێران لەم جەنگە بەکوێ دەگا، ئایا دیارە بڵێن داهاتووی ئێران چی بەسەر دێ دوای 4 ڕۆژ لە جەنگ. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاک هاوژین عومەر چاودێری سیاسی قسەی لەسەر دەکەین. کاک هاوژین بەخێر بێن، سوپاسیامە دەبوون دەکەین. زۆر سوپاس. ئەگە سەرەتا لە ئامانجی جەنگەکەەوە دەست پێ بکەین، ئامانجی هەرە سەرەکی جەنگەکە چییە؟ بڵێن هۆکاری ئەمنیە، ئاینیە، وزەیە، هۆکارەکە چییە کە ئەم جەنگە هەڵگیرسەوە لێکەوتەشی لەسەر ناوچەکە؟ بەناوی خی گەورە و میهرەبان، زۆر سپاس کە حەکیم، سپاس بۆ کەناڵی پێیام و سپاسی بینەرانی کەناڵەکە شەکەم. لە ڕاستیە ناتوانانی ناونیشانێکی دقیق ورد بۆ ئەم شەڕە ئەو بکەی غەیری گێچەڵکردن نەبێ، چونکە وەکو ئەوەی کە دەیبینین چاودێرانی نێودوڵەتیش باسیەکەن. لە ڕاستیە ئەم شەڕێکی چۆنەڵێ گێچەڵ پێکردنە بە موبەڕاتی غێر ئەخلاقی، موبەڕاتی غێر واقعی. چونکە لە ڕاستیە ئێمە دەزانین ئێستا هەردوو ئیدارەی ئەمریکا و ئیدارەی ئیسرائیل بەڕاستی دوو ئیدارەی تونڕەون و ئەگەر سەیری ئیدارەی بڵێن ئەم کابینەی ئێستا ئیسرائیل کەی لە ساتەوەختی هاتنە سەر ئەوەی کە تەشکیل بوو لە کۆتایەکانی پێم وابێ 2022 بوو، بڕۆ سەیری میدیانەی و دەوڵەتەکان بکە چۆن تعریفی دەکەن. هەر ئەو کاتە پێشبینی ئەویان کردووە کە ئەم ئیدارە تونڕەوە کێشەیەکی گەورە لە عالەما دروستەکە، کێشەیەکی گەورە لە مەنتیقەکەی دروستەکە کە چۆنەڵێ ئەو سەری دیار نییە. ئەگەر سێریکەی کەسێکی وەکو دۆناڵد ترامپ لە شەڕی 12 ڕۆژەی مانگی 6 2025 کاتێک کە چەند بنکەیەکی ئەتۆمی ئێرانی بۆردومان کرد، هادووتی ئێمە پرۆژەی ئەتۆمی مەشروعی نەوەی ئێرانمان بە تەواوەتی لەناو برد. بەڵام ئێستا دێ بە ناوی ئەوەی کە لە مفاوەزاتە ئێران ئامادە نەبووە دەستبەرداری پرۆژە ئەتۆمیەکەی بێ ئەو شەڕە هەڵەگیرسێنێ لە ئەسنای مفاوەزات و دانوستانیشە، کەەوە خۆی بۆ خۆی بەڕاستی نیشانەی ئەوەی ئەم شەڕە موبەڕیر و پاساوی ئەخلاقی دیاری نییە و عینوانێکی نییە. ئەگەر سەیری لە دوانەکانی ترامپ بکەی بۆ نمونە وەکو دیارترین سەرکردە لە جیهان و ئەوەی کە سەرۆکایەتی ئەم شەڕە دەکا، بۆ نمونە سەرێکی هەر ڕۆژەی ڕیوایەتێک دێنێ، هەر ڕۆژەی ڕێیەکی تازە دەخاتە ناو واقعی سیاسی و ناو هاوکێشەکەەوە. بۆ نمونە ڕۆژێک دەڵێ ئێمە ئامانجمان لە شەڕەکە ڕوخانی ڕژێمی ئێرانی نییە. ڕۆژێکی تر سیرەکەی هەنگاوە عملیەکانی بە ئاڕاستەیە کە چۆن بزانە بۆ یەکرێ کە بەلبەلە ناوخۆی ئێران دروستکە لە ڕێی کوردەکانەوە لە ڕێی شوێنی ترەوە بۆ ئەوەی یان لە ناوخۆی خۆیان کە خەڵک هەستێ نظامەکە بڕوخێنێ. بۆیە ئەتوانی بڵێ تەنانەت لە تەرەفی خۆشیان و عینوانێکی وازەحی نییە. و یەکێک لەو ڕخنانەی کە لە سەرانی ئەمریکا و لە ئیسرائیلیش بە تایبەتی لە ئەمریکا دەگیرێ ئەوەیە عینوانێکی نییە، بەڕاستی پلانێکی دوورمەودای نییە بۆ شەڕەکە. شەڕێکە چۆنەڵێ کردوێتی لەسەر ئەساسی هاوکاریکردنی ئیسرائیل یا کەوتنەژێر کاریگەری ئیسرائیلەوە و چەند ڕیوایەتێکە بیستین لە میدیا جیهانەکانەوە على ئەساس ئەخیر جار کە نەتەنیاهۆ توێتی ئێمە هەرەچینە و شەڕە ئەکەین بە ترامپی و تۆ لە کۆتا دیداریانە ئەگەر ئێوە لەگەڵمان دێن یا لەگەڵمان نایەن. بۆیە ئەتوانین بڵین دیارترین سەرنجەکان لەسەر ئەم شەڕی چەند ڕۆژی ڕابردوو ڕاستی نەبوونی ڕوئیەکی وازەحە. ئەمە یەکەم. دووهەم هیچ موبەڕێرێکی ئەخلاقی نییە بۆ پەلاماردانی ئێران و تۆ بتەوێت مەسەلەن دەوڵەتێکی گەورەی ئیقلیمی بە کەیفی تۆ، بە ڕوئیای تۆ، بە دیدگای تۆ، بە پێوەرەکانی تۆ سیاست بکە، دەوڵەتداری بکە. باشە لە ڕاستیە هەموو ئەمانە دەیسەلمێنن کە یعنی ئەم شەڕە دوور نییە نەتیجەی کارەساتباری هەبێ لە حاڵەتی بەردەوام بوونیە
و ئەم شەڕە ئەتوانین بڵێن چ لە ناوخۆی ئەمریکا و چ لەسەر ئاسی جیهانیش نەیتوانی کۆڕایەکی گشتی دروست بکە بۆ پشتیوانی لە ترامپ و لە ئیسرائیل. تۆ ئەگەر سەیریکەی لە شەڕی پرسێکی سیێنێنیش کرا بوو دەڵێ لە 1950 ئەمریکیەکان دژیە و هێرشن هەر سیێنێن خۆی ڕاپرسێکی کرد ئەمریکی. بڵێ ئەنجامە لە حاڵەتێکە ئەمە 4 ڕۆژە بەردەوامە ئەگەر شەڕەکە ئیسینزافی بێ و درێژ بێ کە ئێستا یەکێک لە ڕیوات و خوێندنەوەکان ئەوەیە ئێران ئەگەر بتوانێت بەرگە بگرێت لەم چەند ڕۆژەیە ئەتوانێت شەڕەکە بە شێوەیەک بکە ئیسینزافی تواناکان و کۆگاکانی ئەمریکا و ئیسرائیلیش بکە. بۆ نمونە لە ڕووی ئەسکەریەوە تۆ گەر کاتی شەڕی ئۆکرانیا و رووسیا سیرکەی رووسیا پشتی ئەبەز بەچی ئەبەز بە ئەم درۆنانەی ئێران راپۆرتە نێودەوڵەتەکان چۆن ئەویان دەکرد دەیانود ئەم درۆنی شاهیدە تێچووی $20,000 کەوێ دەوری ساروخێکی ستینگەرە چێ دەیبینێ کە $2 ملیۆن ئەوەیەتی یعنی بۆ نمونە تەنانەت رووسیاش پەنای بۆ دەبر. ئێستا بۆ نمونەیەکێک لەو شتانەی کە پێوترێ حربی ئیسینزافی و ئێران ئەوێت توانە سەربازیەکانی ئەمریکا و ئیسرائیل لەم بیدایەتەوە تووشی ئیسینزافکە ئەوەیە کە زیاتر بەم درۆنانە شەڕەکە هەر درۆنێک لاانێ $20,000 لەسەر ئێران کەوت بێ کە کاریگەری خۆی بەڵام بۆ نمونە ئەو ساروخانەی کە پێوەی دەنێن ئەوانەی کە دیفاعاتی جەوی هەر دانەی باز لەوە دەکرێت لە $3 ملیۆن و $4 ملیۆن و $5 تا $6 ملیۆن تێچوویەتی. یعنی بۆ نمونە سەیرەکەی ئەمە درێژە بکێشێ بە تەکید ڕای گشتی ئەوروپی و ڕای گشتی ئەمریکیش بەبارێکی تراکەوێت چونکە لە نەتیجەیە ئەوان ڕوئیە و دنیابینی و تێڕوانیان لەسەر ئیقتصاد و لەسەر ژیانی ڕۆژانەیان ئەوە کردووە. بۆیە هەموو ئەمانە ئەتوانین بڵێن ینی کۆمەڵێ سەرنجی دیارن لەسەر قەزێکە لە 2003 کە لە عێراق درا ئەگەرچی ئەویش تقریبا هاوشێوەی ئەم لێدانەی ئێران بۆ لەسەر کۆمەڵێ موبەڕیرات کۆمەڵێ شت کە دوایی ناڕاستیەکانی دەرکەوت سەبارەت بە چەکی کۆمەڵکوژ و بەرنامەی ئەتۆمی عێراق و ئەوانە باشە. بەڵام ئەو کات کۆمەڵی وڵاتی ئەوروپی هەبوون شوێنی ئەمریکا کەوتن بەڵێ هاوپەیمانەتێکی نێودەوڵەتی ئەوە کرا ئەگەر چی شارعی ئەوروپی هەستان و مەسەلەن دژایەتێکی زۆر کراوە مزاهرات و خۆپیشاندانی گەورە لە پایتەختە ئەوروپیەکان کرا. بەڵام لەم جەنگەیە تۆرە سەیریکە ئێستا ترامپ ئەگەر چی بەریتانیا بە شێوەی لە شێوەکان بەشدارە لەم شەڕەیە بۆ تەقانەوەی کۆمەڵێ لە موشک و کۆمەڵێ لە درۆنەکانی ئێران لە ئاسمانی هەندێک دەوڵەتی عەرەبی و هەندێک بنکەی خسۆتە خزمەتی ئەمریکا و بۆی بەکاریان بێنێ. بەڵام هێشتا ئەمریکا ڕازی نییە. بریتانیایەکی عوزما کە پێوترێ بەریتانیای مەزن هێشتا ئەمریکا لێ ڕازی نییە کەواتە هێشتا بە تەواوەتی ئەو بەریتانیایە کە لە مێژوویە شوێنکەوتوی ئەمریکا بووە بە تایبەتی لە مێژووی معاصرە لە ڕووی سیاسی لە ڕووی هەنگاوەکانەوە. بەڵام سەیرەکەی ئێستا ئەو نیە. ئیسپانیا یەکێکە لە وڵاتانی بە ئاشکرا خەتێکی بەبەردەمی ئەمریکایە هێنا سەر لە دوێنێەوە ترامپ تەنانەت ئەویشی قوبوڵ نییە ئەڵێ هەموو علاقاتێکی بازرگانی و ئابووری لەگەڵ دەبڕین بۆچی نەیهێش بنکەکانی بەکاربێ هەندێک بۆ لێدان لە ئێران کەواتە ئەم شەڕە بەهۆی ئەوەی کە موبەڕیرێکی ئەخلاقی نییە بەهۆی ئەوەی کە نەخشەیەکی دیار نیە نەک بۆ هەڵگیرسان و بەردەوامی پێدان یعنی چاودێرانی ئەمنی سیاسی عالەمی باز لەوە دەکەن خطەیەک نییە ئەوەی کە پێوترێ خطەی دەرچوون لەم شەڕە یا خطەی سبەینێ ئەگەر ڕژێمی ئێران لە حاڵەتێکە ئەو ڕژێمە ڕووخا وەکو ئەوان باسی دەکەن چۆن ئەوە ینی مەسەلەن چۆن ئیداری ئەو وڵاتە دەکرێت وڵاتێک کە 100 ملیۆن کەسە وڵاتێک کە 30 محافەزەیە وڵاتێک کە ئەمەنە ڕوبەرەکەی فراوانە لە سەحرا و گەرماوەتیایەتی هەتا ینی تۆ دنیایەک کێشەی تایە وڵاتێک کە ملیۆنێک و 600 و نزیکی 48 بۆ 50,000 کیلومتر چوارگۆشە ڕوبەرەکەیەتی وڵاتێکە لەگەڵ 7 وڵاتە کە هەمویان کێشەیان هەیە پێکەوە سنووری هەیە. باشە تۆ چی خطەیەکت هەیە بۆ ئەمە بۆیە بەڕاستی هەموو وڵاتانی تر مەسەلەن کۆمەلگەی نێودەوڵەتی و شارەزایان و بەشێکی زۆر لە دەوڵەتان بە تایبەتی دەوڵەتانی ئەوروپیش هەندێکیان زۆر بەگومانەوە لەسەر لەم شەڕە دەڕوانن سەرباری ئەوەشی کە وەکو وتمان هیچ موبەڕێکی ئەخلاقی نییە و خوێندنەوەی زۆر هەڵەگرێت سەبارەت بە دیدگا و بەرنامە و دیدگای بڵێن وڵاتی ناوەڕاست بەڵام لەسەر هەرێمی کوردستان دوای دێنەوە سەر لایەنە ناوچەکەی وڵاتانی عەرەبیش چۆن بکرێ هەرێمی کوردستان نەکرێتە بەشێک لەم جەنگە بەڕێستان ئاگادارن ترامپ تەلەفۆنی بۆ مەسعود بارزانی باڤڵ تاڵەبانی کردووە و بە پێی و راپۆرت ئەمریکانە بێ داوای لێکردن منم ناوچەیە بەکاربهێنرێ وەکو چەک بگا بە هێزەکانی ڕۆژهەڵات لێرە بنکەی ئۆپەراسیۆن دابنرێ هەرێم بێ چۆن مامەڵە بکە لە ڕاستیە کاک حەکیم سەرباری هەموو ڕخنەیەکمان لە شێوازی ئیدارەدان و سیاستکردن و بەڕێوەبردنی
کاروبارە گشتەکانی هەرێم لەلایەن ئەم دوو حیزب دەسەڵاتەوە بەڵام بەڕاستی ئەتوانین بڵێن هەڵوێستێکی قورسە یعنی تۆ بۆ نمونە ئەکەویتە شوێنێکەوە حکمی جوگرافیا وای کردووە کە تۆ چۆنە لە هێڵەکانی پێشەوەی ئەم شەڕەی وانە بۆ نمونە من ڕەئەم وایە کورد تا بتوانێت بە هیچ شێوەیەک ئامادە نەبێ بچێتە ژێرباری ئەجەندای هیچێکێک لەو لایەنانەوە کە لە نەتیجە بە هەر بارێکا بێ باجی قورسی هەیە ئەمە لایەکی تر ئێمە تەجربەی سووریا و تەجربەی عێراقیشمان هەیە کورد دائیمەن وەکو کارکتەرێک وەکو مرتەزەقە سیر کرا وەکو کارکتەرێک کە بەکارهێندێ بۆ شەڕ و بۆ ئەوانە لە خولی پێشووی ترامپە تاکە تعریفی بۆ کوردەوە بووتی جەنگاوەری ئازان زۆر کەس زۆر بە ئیجابی لێکیاننا ئەو کاتە منتم بەڕاستی خۆزگە بیوتە دەوڵەتدارێکی زۆر ترسنۆکن ئەوە بوو یعنی بۆ دڵە جەنگاوەری ئازانمانەوێت وەکو مرتەزەقە سیرتەکەن وەکو کارکتەرێک کە چۆنە لێت وەکو هێزێک ئەو بن ئاوا مامەڵیان لەگەڵ هەسە دەکرد خۆ تۆم بەڕا کە ئەوەی باس کرد یعنی بە ئاشکراوتیم ساڵاروتی هاوبەشی ئەمریکا و هەسەدە کۆتایی هاتووە بڵێ ئێمە هیچ خۆمان بە قەرزاری ئەوە نازانین خۆمان بە قەرزاری هەسەدە نازانین کەلوپەلی سەربازی یاومە پێیان پارەی یاومانە پێیان گورزی ئاسمانیە بۆمان خسوونەتە گەڕ بۆ لێدانی داعش بۆیە بەڕاستی ئەمە ئەو مامەڵەکردن لەگەڵ کورد و بە تایبەتیژە و کاتێکە هەرێمی کوردستان قسەکەم لەوەیە ئەگەر چی مۆقفێکی قورسە بەڵام دوجار ئەبێ ئەم هێزە سیاسیانەی کە دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک نێڵن هەرێمی کوردستان ببێ بە هاوکێشە لەم شەڕێ چونکە بەڕاستی ئەوەی کە ئەمێنێتەوە دراوسەتی ئێمە و ئێرانە ئەوەی کە ئەمێنێتەوە ئەو عمقەیە کە ئێمە تیاین کە بەڕاستی عمقێکە ئەتوانین بڵێن چ ئەم نظامی ئێران و چه هەر نظامێکی تر لە حاڵەتی گۆڕینیا بێ بەڕاستی هەر هەژمونی هەیە بەسەریا ئێران هێزێکی گەورەیە ئێران هێزێکە چەند هزار ساڵە لەناو قوڵایی مێژوویە کاریگەری هەیە و بەڕاستی ئەبێ بزانین ئێستا ئەمە پێکاتەی ئێران چییە مەسەلەن لە سا 50 بۆ 60 فارسە لە سا نزیکی 20 بریتێ لە ئازاریەکان ئەمانە ئەتوان ینی بڵێن ئەمانە حکومڕانی ئەوەکەن ئێرانەکەن مەسەلەن دەوڵەت و سیاست و ئیدارەی ئێران بە شێوەیەکی گشتی بەدەست ئەمانەوەیە سبەینی ئەم نیزامەش بڕوا ئەوە بێ وانە مەرج نییە ئەمە ینی لە پاشخانی هەر تاکێکی ئازاری لە پاشخانی هەر تاکێکی فارس وانی ئەوانی دەوڵەتەکە بەهی خۆیان نەزانن ئەوانەی بەشێکی پیانەوترێ ئینقلابی و تعبیرن لە عمقی ئەم دەوڵەتە سبەینێ موقفێکی ئیجابیان بەرامبەر کورد هەبێ و کۆی چۆن ئێستا لە سووریای بینۆک و چۆن لە ئێستا ئیدارەی عێراقی بینین کە کورد دوای ئەوەی کە پێکاتەیەکی سەرەکی بوو ینی ڕۆڵێکی سەرەکی هەبوو لە عێراقی نوێ لە دروستکردنی عێراقی نوێ دوای هێنایەنەوە چه حەجمێک ڕاستە بەشێکی غەڵەتی خۆی بوو بەڵام لە نەتیجەیە ڕۆیە بەرامبەریش بۆ کورد و بۆ سنووری کورد و بۆ دەسەڵاتەکانی و نەک هەر عەرەب مەسەلەی هێزە جیهانیەکانی وەکو ئەمریکا و ئەوروپا ئەوانش کە کوردە بێ بخرێتەوە ئەو دۆخەی تایە بۆ لە پێش سقوطی سەدامە بۆیە بەڕاستی مەوسمێگەر هەریم بکرێتە ئەگەر لە حاڵەتێک داوان ڕازی بن پارتیویەتی ئەو کات هەرێمی کوردستان نابێتە گۆڕەپانی شەڕ ینی خۆی ئەگەر هەرێم معادلەش نەبێ هەر پریشکی بەرەکەوێ ئەگەر بێ بە معادلە خۆی یەکلای کاتەوە بۆ تەرەفێک مشکیلەکە ئەوەیە کاک حەکیم ئێمە ساروخە بەسەر ئێمە یادێ مەسەلەن تیارەیە بەسەر ئێمە یادێ وانە مەسەلەن کۆمەڵی هێزت هەیە کە ئەمانە هێزی ئۆپۆزیسیۆنی ئێران هێزە کوردیەکان بارەگایان لێرێ تۆ هەر لە ڕێوە مەسەلەن تۆ کێشەیەک هەندێک هێزی سیاسی کوردی کێشیان هەیە لەگەڵ بەشێک لە هێزەکانی نزیک لە ئێران لە عێراقا وانە ێجارێ هەر بەبێ خۆیەک لایکردنەوە بەبێ هاوکاریکردنی ئەمریکا بۆ هاوکاریکردنی ئەمریکا و ئیسرائیل لەم شەڕایە تۆ خۆ جارێ پریشکی بەرکەوتووە پریشکی بەرەکەوێت بۆیە لە ڕاستیە یەک شتی تریش هەیە مەسەلەی حدودی ئامین لە زانستی سیاسەتا دەوڵەتە گەورەکان بە هیچ شێوەیەک نایڵن مەترسی لەسەر سنوورەکانیان بێ ئێمە ئێستا بۆ جاری وایە بە شێوەیەکی تر تەفسیریەوەمانە کرد بۆچی لە حاڵەتی پێش ڕوخانی ڕژێمی ئەسەدا مەسەلەن تورکیا داخلی سووریا دەبوو بەهێزی سەربازیەوە پێیود لە دژی مەترسیەکانی هەسەدە و هێزەکانی نزیک لە پەکەکە معادلەیەکی گەورە هەیە لە سیاستکردن و لە ئیدارەی دەوڵەتە تۆ نابێ حدودەکانت نائارام بن باشە سەکە سەیری خەریتەی سووریا و تورکیاکەی بەلای ئەڕۆی کاکە دیوارێکێ هەڵچەندراوە لەبینە هێزی گەورە ڕێنادا سەر حدودەکانی نائارام بێ مەترسی بێ لەسەری بۆیە بە تەکید ئێمەشکە لەسەر حدودی ئێرانین
وحدودێکی گەورەمان هەیە لەگەڵ ئێرانە لە هەموو حاڵەتەکانە ئێران ڕێنادا ئێمە بین بە بەشێک لە هەموو حاڵەتەکانە قوتی بەسەر ئێمە یا دەشکێ کە ئیجراعاتی سەربازی بکە لەناو خاکی هەرێمە ئەو بۆ نمونە لە عمقی بنکە سەربازیەکانی ئەمریکا دەدا لەو 6 وڵاتی کەنداوە وانە ئازاریان پێدەگەێنێت ناتونە ناوە پەیمانێتێکە بەو بەڵێ تۆ چۆن ئەتوانی ئەوە بکەیت من ئەزانم هەڵۆسێکی قورسە بۆ ئەوی پێوترێت سەرکردایەتی سیاسی کوردیا سەرکردایەتی سیاسی یەکێتی و پارتی تۆ کەسێکی وەکو ترام تەلەفۆنت بۆ دەکا زەختێکی گەورە لێ دەکرێت هەڕەشە لێ دەکرێت وانە تەنانەت ئەو هەڕەشە لە ئیسپانیا دەکا هەڕەشە لە بەریتانیا دەکا کە وەکوی نایەنە ژێر بە چکە بەڕاستی بەڵام ترامپ پونەتەنەوە ژمیان لەوەیە هەرێمی کوردستان وێران بێ خەڵکەکەی بێتە قوربانی هیچ یەکێک لە کێشەکانی عەقڵیەتی یاخود بۆ قۆناغی دواتر کاک حەکیم ئەگەر سەیری تەجربەی عێراق وڵاتانی تریش بکەیت کە ئەمریکا تیانە بە هیچ شێوەیەک ئەوان ئامادەی تەحملکردنی دەرهاویشتەکانی نین ئەوان دێن واقعەیەک بە مبەڕیراتێکی نائەخلاقی یا درۆ دەوڵەتێکە ڕوخێنن سیادە و سەروەری پێشێلەکەن بۆ نمونە نیزامێکە گۆڕن بەڵام دەرهاویشتەکانی بیر لێ ناکەنەوە بەجێ هێڵن کێ دوایی باجی دەرهاویشتەکانیەدا میلەتەکان خۆیان ئەو پێکاتانەی لە وڵاتەیە هەن لە عێراق هەروە بوو مەسەلەن لە شوێنانی تریش هەروە بوو سبەین ئێستا بۆ نمونە نزیکی 19 تا 21 بنکەی سەربازی لەو 6 وڵاتی کەندا و بە ئەوی هەرێم و عێراقیشەوە هەیە باشە 45 بۆ 50,000 تقریبا بە پێی ئامارەکان 45 بۆ 50,000 سەربازی ئەمریکی لێ بۆ نمونە هەر منتیقەیەکی مەهامێکی گەورەی ئاسمانی یا دەریایی یاچی پێش پێداوم بەس یەکێک لە بنکەکان باشە ئادەی پێم بڵێ چ بەرگریەکیان کرد لەو دەوڵەتانی خەلیج ئەم قاعدە ئەسکەریانە بۆ ئەوەی بەرگریان لە بنکەکانی خۆیان کردووە بەڵێ لەبەر ئەوە ئەمریکا و ئیسرائیل بە هیچ شێوەیەک هەر ئەخلاقی تەفکیر و ڕوئیەی ئینسانی غەربی ئەمریکی وەکو بیرمەندەکان باسیەکەن بۆ این ئینسان وەکو شت سەیرەکەن وەکو ئەداتێکی بەکاربردن سەیرەکەن وەکو کۆمەڵی قیەمی ئینسانی کۆمەڵی قیەمی ئەخلاقی سەیری ناکەن چونکە لە سیاسەتی دەولیە ئەوان کۆتاییان بە بنەمە ئەخلاقی و ئینسانی هاوبەشەکان هێناوە یعنی ئینسان تەرەفی بەرامبەر وەکو شت سەیرەکەن کۆمەڵێ شتی خۆیان هەیە کە پێوترێ قیەمی چۆنەڵێ بەهای مطلق یعنی ڕەها ئەوەی کە نایەنێ دیموکراسیت نایەنێ لیبراڵیت ناوێنە نازام ئەلمانیت دێ فەرزێکا بەسەر تا هیچ وجودێ بۆ تۆ نایڵێتەوە پێی وانییە کە تۆ هاوشانی ئەوی پێی وانییە کە تۆ دەبێت زاتێتی خۆتت هەبێت ینی بوونی خۆتت هەبێت ینی بەرامبەرێک مامەڵەیەکی ئینسانی پێویستە لەگەڵا بکرێت بۆیە بەڕاستی دێ ئەوە لەگەڵەکە هەرێمی کوردستان ئەگەر بچێتە ناومینۆ لە هەر دووبارەکە و زەرەرێکی گەورەکە لە ڕاستیە بۆیە بەڕاستی حکمەتێکی گەورەی ئەوێ خۆمان بپارێزین چونکە ئێمە شت بێلایانێ بە بۆچوونی بەڕێز لەم باردۆ بەڵێ سیاسەتێکی ئەوەی ئێستا عێراق کاکە ئێستا عێراق تۆ نزیکی وەزم 80 بۆ 81 پەرلەمانتارمان هەیە لەسەر حەشدی شەعبی و ئەو هێزانی کە نزیکن لە ئێران ماڵن گروپە چەکدارەکان ئێستای بێلایانی پیشانەدا ڕاستە لە ڕووی جەماوریەوەکە بەڵام هەرو دەسەڵاتەیە نایڵێ ئەو جەماوەرە تووڕێیە کە چۆنەڵێ موالیە بۆ ئێران هەڵکوتێتە سەر نێردە دیبلۆماسیەکانی ئەمریکا و هەندێک وڵاتی ئەوروپی باشە تۆ بۆ ناتوانانی بێلایانی ئەو بکەی ڕاستە قورسە بەڵام ڕۆڵی سیاسەت ئەمەیە ڕۆڵی دەوڵەتداری و چۆنەڵە ئیدارەدانی دەوڵەت ئەوەیە چۆن تۆ لەناو ئەم شەڕانەیە خۆت ئەوە بکەیت بەڵێ بردومانەکەی دوینی گردڕعایی پامێکی تێدا بوو لە سلێمانی هەر یەکەم لە من لە ماڵی خۆمان کە خەبەر بڵاو بۆ ترام تەلەفۆنی بۆ ئەم دوو سەرکردە سیاسی یەکێتی و پارتی کردووە کاک پاڤێڵ و کاک مەسعود بەرزانی ئاو لە ناو خانەوادەی خۆماوتم بزانە بەیانی چۆن بەشێک لە مقڕاتی کوردی بەرهێرشەکەوێ ئەمە بەشێکی پەیامە پەیامی ئێرانە ئێران مەسەلەن بێوێ لەم منتیقەیە لانی کەمەوە قودرەتی هەیە بێوێ مەسەلەن هەڵوێستی عسکەری سەربازی و موشک باران یەکلاکەرەوە بگرێتە بەر شتی زۆری پێکرێت لە منتیقەکە تۆ سەیری کە ئەو ساڵە لە کۆیە کە بارەگاکانی ئەو هێزە ئۆپۆزیسیۆنە کوردی ئێرانی ئەوە کرد ساڕخەکەی خستە ناو ئۆڵی کۆبوونەوەکەوە وانێ کۆمەڵێک قوربانی گەورەی لێکەوتەوە بۆیە بەڕاستی ئەمە پەیامە نەک ینی کۆتایی تۆرە سەیری کە لە مەسەلەن کۆمەڵێ محەتەی تر لەم ساڵانەیە کە ئەو ماڵی ئەو سەرمایەدارەی پێشڕەو دزەی ئەوە یعنی خۆ دوایی ڕێواتەکان ئەوە بوو کە کۆبوونەوەی تیاکراوە یا شت هەبووە هیچی هەڵی تەکنیکی و هەڵی سەربازی نەبووە ئەو ساروخانە کەوتونەتە خوارەوە بۆیە بەڕاستی ئێران پەیامی داوە
چ پەیامی سیاسی داوە پێشتر خۆ دیارە لە لێدوانەکانە وەچێ ئەمانش ئاگدارکردنەوەی سەربازی و ئەمنین. ئەی بۆ حیزبەکانی ڕۆژهەڵات خود ئۆپۆزەوەی پۆزیسیۆنی ئێرانیە ئێستا بازەوە کرێت کە ترامپ تەلەفۆنی بۆکردن بۆ سەرکردەکانیە بڕۆنەوە بۆ ئێران ئەوان لە ئاسمانەوە ئەوانیش لە زەویەوە ئەو کاتە کاریگەرێکی لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت لە کاتێکە بڵێن ئێستا هێزی دیکە جوڵیان نەکردووە لە بەردەم چی ڕۆژهەڵاتی کوردستانە گەشتێکی لەو شێوەیە بەڕێی من دووش دەڵێم یەکەم ئەچەنە ئێمە شارەزای سەربازی و پسپۆڕی سەربازی نین بەڵام ئەوەندەی کە دەخوێنینەوە یعنی ڕەنگە تا ئێستا ئەمریکا سەرکەوتو نەبوو بێت لەوەی بتوانن منتیقەیەکی ئارام لە ناو نەتەوەکانی ترە لە ئێران لە ڕووی جوگرافی لە ڕووی نەتەوەی شوێنێک مسۆگەرکەن کە بیکەن بە چۆنە لێوەکو ئەم بەڕێیە کوونێکی تێبکەن و لێەوەشت ئەوە بکەن تاکە سەرنجیانەوە بێ کە لە هەرێم و لە ڕێی گروپە کوردیەکان و ناوچە کوردیەکانەوە ئەوە بکەن یعنی ڕەنگە بەرنامەکە ئەوە بێ بتوانن لێوە دەست بکەن بەوەی پشێوی نائارامی لە ناو ئێران دروست بێ بۆیە ئەگەر سەیریکەی لە دوو ڕۆژی ڕابردووە کۆمەڵێ بنکە و بارەگا و شوێنی لە ناوچە کوردیەکانی کوردستانی ئێران لە پاوە لە مەریوان لە سنە بردومان کرد ئامانج لەمە بەشێکی زۆری بۆ دروستکردنی پشێویەوە ئەم هێزانە داخل بن بەس لە ڕاستیە خاڵی دووەمیش ئەوەیە کە بەڕێی من زۆر غەڵەتە دەستپێکەکە لە کوردەوە بێ هیچ نەبێ بەشێک لەو شارە گەورانە ئەگەر ئامانج لە ڕوخانی وانی ڕژێمی ئێرانیە بە ئەوان بێن دەست پێ بکەن یعنی شتەکە بۆچی تێڵاکە لەسەر کووردا بشکێتەوە دوجار ئێمە هەر خۆمانەمێنینەوە لەگەڵ میلەتانی ئێران دوجار هەر هەرێمی کوردستانە دراوسەی ئێرانە هەر نظامێک بێ و تۆ ناتوانانی میلەتێکی 100 ملیۆنی کە بەشێکی زۆری ئێستا لە پشتی ئەو نظامە ڕاوەستاوە سبەینی ئەگەر نظامەکەی بگۆڕێ وانە نظامێک بێ حاڵەتێکی نەخوازراو بۆ ئەو خەڵکە کە باسمان کرد لە سا نزیکی 60 فارسەکانە لە سا 20 تا 24 ئازارەکانن کە ئەمانە لە عمقی سیاسەتی سیاسە و ئیداری ئێرانیان وانە ئەمە زۆر جار دوژمنایەتێکی تاریخی دروستەکە لە بینی ئەم نەتەوانە و نەزەریان بۆ چۆن ئێستا لە سووریا مەسەلەن عەلەویەکان وانە نەزرەیەکی زۆر سلبی هەیە یعنی تێڕۆینێکی زۆر سلبی هەیە بۆ عەلەویەکان بە بەرپرسە زاندێن لەو زوڵم و ستەمی کە 50 ساڵە ڕژێمی بەشار ئەسەدەیکە بۆیە ناتوانانی بڵێ هەنگاونان بەم ئاڕاستەیە ڕەنگە جاتەیەکی مێژووی لە بینینەتەوەکانە دروستکە کاریگەری دوورمەودای لەسەر ئایندەی کورتە بێ بۆیە ئەم هێزە ئۆپۆزیسیۆنانەی کوردستانی ئێران کە لە ناو هەرێمان بە تایبەتی بارەگاکانیان بەڕێی من هیچ هەنگاوێکی حەکیمانە نییە کە ئەمان هەڵی بگرن ئەگەر ببن بە بەشێ لە معادلەی ئەمریکی جارێ خۆی زامن نییە سیاسەتی ترامپ کە ئایا بەردەوامە بێیان نا ئێمە ڕۆژانی داهاتوو بۆمان ئەسەلمێنێکە ئەم شەڕە ئاڕاستەکەی بەرەوکۆ ئەڕوا زۆرێک لە شارەزایانی دیارە ئاڕاستەکەی بەرەوکێ چوارەم ڕۆژە ئەزانی چۆنە کۆمەڵێک شت هەیە تا ئێستا تەحلیلاتە یعنی وەنونە نەبووە بە معلومات بۆ نمونە کە دەڵێن لە چەند ڕۆژی داهاتووە زۆر شت ڕوونەبێتەوە چەند ڕۆژی داهاتوو بۆ نمونە دەرەکەوێ ئایا مەسەلەی ئەم نظامی ئێرانی مەسەلەن دیفاعاتی و هێرشە ساروخەکانی تون دەبن و ئەشنە قۆناغی ترەوە یا بەرەو کەمبوونەوە بەرەو لاوازبوونە چون ئێمە دەزانین قوتی سەربازی ئەمریکا و ئیسرائیل بە تایبەتی ئەمریکا هەموو شتەکان زیاتر ئەمریکا توانە ئیستیخباراتی و هەواڵگری و سەربازیەکان بە پلەی یەکەم یعنی لە ئاستێکی گەورەیە و زەربە و گورزیان لە ئێران و شانووە بەڵام ئێران تا ئێستا بە خۆڕاگری بە ئیدارەیەکی چۆنەڵێ سەرکەوتوانە ئیدارەی جەنگەکە ئەکاوە هەندێک جار جڵەوەکە لای ئێرانە تۆ سەیریکەی لە نزیکی 11 وڵات ئەم موشکبارانی کردووە و ئیسرائیلی خسۆتە دۆخێکی ئەوە و توانیەتی یعنی هێزێکی گەورە کە وەستاوە تۆ بەرامبەر هەموو هێزە جیهانەکانی تر ئێران ئێستا بە دامەزراوەی سەرباری ئەوەی سەفی یەکەمی قیاداتیشی تیرۆر کراوە بتوانێت بە شێوەیەک بە عسابێکی ساروە بە ئیدارەیەکی سەرکەوتوانە شەڕەکە ئەوە بکە چەند ڕۆژی داهاتوو دەرئەکەوێ ئایا ئەم شەڕە ئێران تواناکانی لاواز بوو خۆڕان ناگرێ وەکو مەسەلەن ئەوانەڵێن چەند هەفتەیەکی کەمە خانێ بڵێن تەرەفی ئەمریکا ئەوانە یا ئەوە تا ئەمە شەڕ ئیسنزافیەی کە ئەوێ بە شێوەیە لە شێوەکان ئەمریکا و ئیسرائیل بخاتە دۆخێکەوە ئەم شەڕە درێژە بکێشێ و ئەم تەحەکوم بە مەجرەیاتی شەڕەکەەوە بکە و دوجار لەژێر باری ناڕزایەتی ناوخۆیی و جیهانی و بۆ نمونە خاڵی بوونەوەی کۆگاکانی موشک و ئەوانە کە زەختێکی گەورەی تەنانێت دارایش دروستەکە لەسەر ئەمریکیەکان و ئیسرائیلەکان
ئەتوانێت مەسەلەن تەحەکوم بە نەتیجەی شەڕەکەەوە بکاوە ئەمان بێنەوە سەرمێزی مفاوزات و داوای لێ بکەن کە ئێرانەکان بێنەوە گفتوگوی لەگەڵ بکەن. بۆیە یعنی ئێستا وەستانی شەڕەکە لەسەر چی بەندە، ینی یاخود درێژەنە کێشانی مەسەلەی تێچووە، مەسەلەی هەموو عامیلانە دەوری یاسایشە؟ بەڵێ هەموو عامیلانە دەوری هەیە کاک حەکیم. ئەمان من پێم وتی یەکەم جاری بەڕاستی ڕۆیەکی وازەح نابیندێەوە بەرنامەیەکی کۆنکرێتی لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە نابیندێ بۆ ئیدارەدانی شەڕەکە. یعنی هەر ڕۆژەی ڕۆیایەکە نەخەنەنیازم بیرڕخێن هەرەوە قسەکە خۆ چەند ڕۆژی ڕابردوو ڕەیەکانی ترام بە شێوەی تر بوو بە ڕسمی باسییان لەوە کرد هەرچەنە غافڵگیری لە لێدوان و لە سیاست و لە تەسریحاتەکانی ئەمریکا و ئیسرائیلا هەیە. یعنی مامەڵەیەکی نەئەخلاقیان کرد لەگەڵ ئێرانە بەنای مفاوزاتەوە، بەڵام دوای بنیامین نەتەنیاهو و سەرچاوی ئیسرائیلەکان لێ ئێمە مفاوزاتمان بۆ هەڵخەڵەتانی ئێران کرد. لە ڕاستیە ئەکرێتەوە ئەمە چۆنەڵێ ئەڵێ الحەرب و خدعە، وانە جەنگ فرتوفێڵە، بەڵام ناکرێت لە مەسلەی پەیوەندیکردن یا لە مەسلەی مامەڵەکردن لەگەڵ هێزەکانی تراتۆ چۆنەڵێ ئەخلاقیات و ئەمانە ئەوە بکەی کە ئەمە بەڕاستی بۆ تەسیمەتێکی سیاسەتی دەوڵی مامەڵی نێودەوڵەتی و مامەڵەکردن لەگەڵ غەیری خۆیانە لەەن ئەوروپیەکان و ئەمریکیەکان و ئیسرائیلەوە. بۆیە بەڕاستی کە بەڕێز پێ ڕۆژانی داهات و دەڵی وەست جەنگەکە پێویستە بەوەی کە ئایا ئیدارەدانەکە چۆن دەبێت و مەسلەی گەروی هورموز نەوت ئاسایشی جیانی ئاسایشی وڵاتانی عەرەبی ئەو فاکتۆرانە ڕۆڵ دەبینن جەنگەکە. بەڵێ زیاتر مەبەستم جانبە سەربازیە ڕاستەوخۆکە بوو. یعنی بۆ نمونە ئێستا تۆ کۆمەڵێ راپۆرتان باز لەوە دەکەن کە لە ڕۆژی یەکەمە ئێران مەسەلەن زیاد لە 300 ساڕوخی تەقانەوە، لە ڕۆژی دووەما بوو بە 175، لە ڕۆژی سێمە تۆزێ کەمتر بووە. یعنی تا ئێستا ڕوون نییە ئایا ئێران ئەمە بەڕاستی لەژێر چۆنەڵێ کاریگەری هێرشە ئاسمانیەکانی ئەمریکا و ئیسرائیلە توانای هاوشتنی ساڕوخی کەم بۆتەوە، یا ئەو تا تەکتیکێکی خۆیەتی بۆ ها چۆنەڵێ ئەم شەڕە درێژە بکێشە وەکو چۆنڵێ شەڕی ئیسینزاب بێ، شەڕی خوێنبەربوونی سەربازی و دارایی ئەمریکا و ئیسرائیلەکان بێ. بۆیە قسەکەم لەوەیە ئێران کارتی زۆری تا ئێستا لە بەردەستە. بۆ نمونە تۆ گەروی هورموزت هەیە، ئەگەر چی باوەڕ ناکەم ئێران ئەگەر تواناشی هەبێت 100% دایخات، چونکە بەڕاستی کۆمەڵێت ڕاگیراوە. بەڵێ بەڵام زین چۆنە بەڕسمی تۆ دایبخی کۆمەڵێت تەبیعات و دەرهاویشتەی گەورەی لەیەکەوێتەوە. بۆ نمونە نزیکی ڕۆژانە 21 ملیۆن بەرمیل کە لە 120 بۆ لە 130 هەناردەی نەوتی جیهانە لێوە دەڕوا بۆ سین و بۆ یابان و بۆ کۆریای باشوور و هەند و ئەوانە. یعنی بۆ نمونە ئەگەرەوە نەبێ و بەشێکی ئەمانە نزیکن لە ئێران وەکو سین، وانە ینی هەزاران و دەیان هەزار شەریکات و مەعامیل ئەوەستێ ئەگەر ئەوە نەمێنێ لە سین و لەم شوێنانەیە. بەشێکی تری مەسەلەن تۆ تاکە ڕێگەیە بە شێوەیەکی گشتی بۆ ناردنی غازی شلی قەتەر بۆ وڵاتانی ئەوروپا. تۆ ئەگەر ئەم ڕێگەیە قەتع بێ طرفی بەرامبەر چی لێ دێ دەبێت مەسەلەن کێشەی وزەی بۆ دروستە بێ. جارێ ئەساسن بەم دوانە چاودێرانەڵێن قەیرانی وزە لە عالەما دروستە بێ. تو باز جارێ باسی سعرەکەی مەکە. ئەمریکا خۆی مەسەلەن ئەوروپا اعتیماد کاتە سەر غازی کۆ ئەگەر ئەمەی غازی ڕوسیەکەش نەمابوو. بەڵێ ئەمەی قەتەر نەمێنێ. خاڵێکی تر لە دەرهاویشتی پێچەوانەیە کاک حەکیمگیان. بەشێکی زۆری داهاتی ئەم وڵاتە خەلیجانە کە نەوت و غازی شلە نێرن لەسەر داهاتی ئەوەیە، لەسەر داهاتی ئەو هەناردەکردنی وزەیە. ئەمانە کێشەی گەورەیان بۆ دروستە بێ لە ڕووی دابینکردنی میزانیە و خەرجی و مەساریفی بەڕێوەبرنی ئەو وڵاتەوە. یعنی بۆ ئەمانە هەموو کارتن لە بەردەمی ئێران کە ئەتۆ ئەگەر هەنگاوی بۆ هەڵگرێ. ئێران وڵاتێکە بۆیە دەڵێن لە قۆناغی داهاتوو لە ڕۆژانی داهاتوو زۆر ڕوو نەبێتەوە. بەتاکید ئەگەر ئەم وڵاتە بزانێ شەڕەکە زۆر تون بۆتەوە و گەیشتوتە ئێستا ئێران لە ڕاستیا شەڕی مانوونەمانەکە، یعنی شەڕی وجودیەکە. هەموو ئەوانەی کە ڕۆژگارێکیان و ئێران شەریکە لە ژێرەوە لەگەڵ ئەمریکا و کێک دابەشەکەن و نازام چیەکەن، هەموو وەقایعەکان لە 7 ئۆکتۆبەر ئەوەی غەزەوە و لە شەڕی حیزبوڵڵا و تیرۆرکردنی حەسەن نەسروڵڵا و شەڕی 12 ڕۆژە و ئەم شەڕی ئێستا دەرکەوت کە هەموو ئەو گریمانانە هەموو ناڕاست بوون. بۆیە ئێران ئەگەر بزانێ ئەوەیە شەڕی مانوونەمانەکە و بەڕاستی کارتی زۆری لەبەردەسە و ئەگەر دەستیشی نەگاتە ئەمریکا لەو حەوڵاتە بنکەی ئەمریکی زۆری لێ بەردەوام بردومای سوڵخانەکانی ئەمریکا. بەڵێ بەتەکید ینی یەک مشکلەی گەورە هەیە لە حاڵەتی
وهي ترسە گەورەکە لە عالەمە ئەوەیە، یعنی تا ئێستا هیچ ئیدارەیەکی واضح نییە، هیچ ئیدارەیەکی بەدیل نییە بۆ بەڕێوەبرنی ئێران لە حاڵەتی کەوتنی نظامی ئێرانیە. هیچ بەدیلێک نییە چکە باسی کوڕی شا دەکرێت. نەخێر تا ئێستا کو ئەمریکا بینی و باسی کوڕی شا بکە کەواتە متمانەی پێ نییە. هێزی کوردی هەر لە ڕووی نەتەوەیەوە ناتوانێت ئیدا ئێستا تۆ یەکێتی پارتیتوان ئیداری عێراقکە ناتوانێت دەوڵەتەکە دەوڵەتی تۆ نییە لە نەتیجە تۆ پێک هاتەیەکی بڵێ مەسەلەن چی هەیە چ لە ناو خۆیان چ مەسەلەن ئەوە کە بتوانێت ئیداری ئەو وڵاتە بکە. کاگ حەکیمگیان مەسەلەی ئێران پێشتریش باسمان کرد ئێران کە ملیۆنێک و نزیکی 650,000 کیلۆمەتر چوارگۆشەیە وڵاتێکە لە سەحراوەتیایەتی تا چۆنەڵێ ئەم هەموو شاخ و کوێستان و منتیقە شاخاویە گەورەیە باشە 6 نەتەوەی گەورەی تایە لە فارستەوە لە ئازەریتەوە لە کورتەوە لە عەرەبتەوە لە بلوجەوە ئەمانە نەتەوەی گیان ئەمانە منتیقەی گیان هەیە ئەمانە بەشێکیان مەزەبی سنەن مەسەلەن یعنی کۆمەڵێ تەناقوزاتی تایە ئەم ئێرانە دوای 47 ساڵ بە چاکی کردبێ و خراپی کردبێت توانیوێتی بەم هەموو قەیرانەی کە لە ناو کۆمەڵگەی ئێرانیایە ئیداری وەزعەکە بکە ڕاستە ناڕەزایەتی هەیە ڕاستە مەسەلەی حەسارێکی تند هەیە لەسەر ئێران زیاد لە 40 ساڵە کەوای کردووە بەڕاستی یعنی تاکی ئێران زەرمەند بوون لەم ئابلوقە ئابووری ئەمریکا و هاوپەیمانانی لەسەر ئێران بۆ ماوەی دەیان ساڵە بەڵام لە ڕاستیە ئەم ئێرانە زۆر بە چۆنەڵێ ئەم هەموو متەناقیزات و ئەم هەموو فەرع و فروعی لە ئێرانە چۆنەڵێ باڵانسی ڕاگرتووە. بۆچی بەڕێز دەڵێستە ینی ڕوئیاکیانی وەکو بەدیلیش و ئایا دیاریش ینی بۆ خۆناغیدات و ئەم ڕژێمە دەمێنێتەوە کاگ حەکیم بۆ نمونە سووریا و عێراق وەربگرین پێش ڕوخان و پێش شەڕی ئێران و هینە ئەمریکا و هاوپەیمانەکانی لەگەڵ عێراق لە 2003 و پێش ڕوخانی بەشار ئەسەد کۆمەڵێک هەبوون ئامادەکرابوون کە وەکو بەدیل تەڕەح بکرێن بۆ ئیداری دەوڵەت. ئێستا بۆ نمونە تۆ سەیریکە موتەمەری لەندەن بوو هەبوو لەگەڵ هێزە ئۆپۆزیسیۆنەکانی عێراقا بە کورد و شتێک کراوە مەسەلەن تۆ ئێستا ڕیوایەتەکان ئەوەی لە ساڵێکەوە تا 5 ساڵ پێش ڕوخانی ئەسەد تورکیا و بەشێک لە وڵاتان چۆنەڵێ ئەحمەد شەرع و ستافەکان ئامادەکردەوە بۆ ئەوەی کەلێنی حکومڕانی سووریای پێپڕکەنەوە لە حاڵەتی خستنی بەشار ئەسەدا. ئەدەی من پێم خۆشەوە پرسیارە بکەم من شخصی خۆم کە زۆر چاودێریەکەم شتە خوێنم و متابعەکەم ینی هەیئەتێک نییە بۆ نمونە بەڕەسمی بڵێن کاکە ئەم هەیئەتەوەکو بەدیلدانراون بۆ ئەوەی کە ئەم وڵاتە بەرفراوانە ئەم وڵاتە پڕ لە ئاڵۆزی و دژیەکی و نەتەوە جیاجیانە کە لە ڕووی مەساحەوە ئێران حەڤەیەمین دەوڵەتە لە عالەمە مەساحەکەیەوە گەورەیە کە بتوانێت ئیداری ئەمە بکە کێ بەرپرسیارەتی ئەوە ئەگرێتە ئەستۆس بینی ئەم نیزامە نەمێنێ پشێویکی گەورە لە ئێرانە دروست بێ کە بەڕاستی کاریگەریەکانی لە ڕووی ئەمنی لە ڕووی ئابووریەوە دەیان ساڵەخانێ لە منتیقەکە یعنی تۆ ئێستا سەیریە کە جاری وا هەیە منتیقەیەک فەراغێکی ئەمنی بووە لە بینی سووریا لە بینی تورکیا لە بینی عێراق لە بینی ئێرانە سەیرەکەی گروپێکی وەکو داعش قۆستوێتیەوە تەواجودێکی عسکەری لێ دروست بووە داعش بوو بێ غەیری داعش بوو بێ ئەتۆ کاکە میلەتێکی گەورە وڵاتێکی گەورە کە ڕوبەرێکی گەورەیە بە حەو وڵاتەوە حدودی هەیە باشە ئەم وڵاتانە ئەویان هەیە بۆیە بەڕاستی کێشەی گەورە لە منتیقەکە دروستە بێ و هیچ ستافێکی ئامادە و هیچ ستافێکی بەدیل نییە بۆ ئێران ئەوەی کە کوڕی شا باسەکرێ بە تاقی تەنیا خۆیەتی و کە ستابی وە ناکە ئەمریکا ژەرناوی ناهێنێ و لەو لاوە جەماعەتی مجاهیدینی خەلق بەڕاستی ئەمانە ناتوانن چۆنەڵێ کلێنی حکومڕانی لە ئێرانە ئەو بکەن بۆیە لە نەتیجەیە من کە دووبارەی ئەەکەمەوە دەڵێ لە ڕۆژانی داهاتوە زۆر ڕوونە بێتەوە معالی مشتەکان ئەگەر چی ئەمریکا و ئیسرائیل باکیان بەوە نییە چی ئەبێ وەکوی لە شوێنانی تریش کردویانە لە ئەمریکای خوێنی خەڵکی مەدەنی کوژرانی خەڵکی مەدەنی ئەوە ژێکێکە لە چۆنەڵێ نیفاق و دووڕی و ئیزدواجێتەکانی میدیای ڕۆژ ئاوایی میدیای ئەمریکی وەکو چۆمسکی و کەیتر باسی ئەکەن یعنی بەڕاستی تۆ سەیری کە زۆرینەی زۆری ڕێواتەکانی میدیای ئەمریکی بۆ تەختیەکردنی یا بۆ ڕووماڵکردنی ئەم بابەتانە ڕێواتی ڕسمین یەکێکی ئەوانەی کە چۆمسکی بە نقطە زعفی و بە نیفاقی میدیای غەربی و ئەمریکی ئەزانێ مەسەلەنەوەی اعتیمادی کولی لەسەر ڕێواتی ڕسمیە بە هیچ شێوەیەک ڕێواتی ڕسمی هەمووی ڕاز نییە خۆ معادلەیەکە لە دنیای ئەعلامە هەمومان لە ئەعلامانە ئیشمان کردووە ئەو تەنها پشت بەلێدوانی ئەمریکی دەبەستن بەڵێ منە هەموو سەرچاوە ڕسمیەکانن مەسەلەن هەمووی اعتیمادی لەسەر ئەوەی زان ترامپ چی ئەڵێ
هەموو احتیمادی لەسەر ئەوەی بزانێ وەزیری حرب چی ئەڵێ، بزانە وەزیری خەزانەی ئەمریکی چی ئەڵێ، بزانە بنیامین ناتانیاهۆ چی ئەڵێ. ئەمە شەڕێکی دەرونیش بەکاردێنرێەوە بەتەکید خۆ ئەوە بۆ نمونە مەسەلەن تۆ یعنی چۆمسکی باسی شتێکەکە، باسی لە ئیرهابی لاوەکی و ئیرهابی دەوڵەتەکە، یعنی میدیای غەربی لەوەیە سقوتی کردووە لە ڕووی ئەخلاقی و لە ڕووی پەیامەوە کە بۆ نمونە ئەگەر گروپێک تیرۆریستی بێ تەرکیزی خاتە سەر، بەڵام بە هیچ شێوە تەرکیز ناخەنە سەر ئیرهابی دەوڵەت. ئێستا بۆ نمونە یەکەم قەسوی ئەمریکیەکان و ئیسرائیلەکان بەچی دەستی پێکرد لە ئێران؟ بە موشک بارانکردنی خوێندنگەیەک دەستی پێکرد. دەسێکی 80-90 خوێنکاری کچ گیانیان سوپار دایان و سەدانی تر بریندار بوون. لە ئیعلامی غەربیە کامە راپۆرتی لەسەر کرا، بەڵام راپۆرت کرا لەسەر ئەوەی کە تەنانەت هاوڵاتیە کە جنسی ئەمریکی هەیە و ئێرانی نییە، پێم وابێ ئەفریقی بوو، فانیلەیەکی لەبەر کرده بوو خەریتەی ئێرانی لەسەر بوو، 1-2 کەسی کوژ لە ناو ئەمریکا تەقی کرده بوو چەند لە 3-4 ڕۆژی دوای دەستپێکردنی شەڕەکە. سێرەگەی تەقریر بۆ ئەوە دەکرێت، ینی ڕنگدانەوەیە بێ لە میدیای ئەمریکی و لە میدیای غەربیە. بۆیە بەڕاستی پروپاگەندە زۆر دەوری هەیە لەم شتەیە. دایمە ئەمانە کارێک دەکەن بۆ نمونە کە فۆکسیان خستە سەر شتێک، ئیتر ئەو کەسە دەکەن بە هێمای شەڕ، یعنی لە ئەساس هاشتەکە وەکوتمان هیچ مبەرڕێکی ئەخلاقی نییە. هەر لێدوانەکانی ترامپ بێنە لە شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیلە بۆ سەر ئێرانە، وتی ئێمە مەشروعینەوەی ئێرانمان کۆتایی پێهێناوە. ئێستا خێرە دوای 6 مانگ دوای 8 مانگ ئێستا تۆ دەی وڵاتێک وێرانەکەی مەسەلەن 10 وڵاتی تر تێوە ئەگلێنی، منتیقەکە دەخەیتە سەر ئاگرێکی گەورە، باشە بە ناوی شتێکەوە کە لە ئەساسە دەرئەکەوێت کە بەو شێوەیە نییە. بەڵام هیچ استراتیجێکیان هەیە کە کاژین بۆ تێکدانی ئەم وڵاتانە بەردەوام بۆ منە وڵاتانە ناوخۆیاندا لاواز بن، ئەنا ئارامی هەیە بێ بۆ منە کێشەی شیع و سون نەقوڵتر بکرێتەوە، بەتایبەتی لەم باردۆخە هیچ لەسەرەوە دەکرێت بەتایبەتی لەم باردۆخە ئیشکردنە لەسەر جیاوازیەکان، بەتایبەتی ئیسرائیل بۆ نمونە ئێستا تۆ سەیری کە لەم ڕۆژانەی ڕابردووە باسی لەوە ئەو سەحەفیە دیارە ئەوەی ئاشکرا کرد کە قەتەر و ئیمارات و ئەمانە هین قەتەر و پێم وابێ سعودی و کۆمەڵی جاسوسی ئیسرائیلیان گرتووە مرتەزەقەی ئیسرائیلی کە ویسویانە تەقینەوە بکەن بۆ ئەوی پشێوی دروست بێ و بخرێتە ملی ئێران. یعنی ئیش ئەمانە ئیشیان لەسەرەوەی کە تۆ ڕەهەندی ئەخلاقی کاک ئێمە باسمان کرد، هەموو کەسێک هەر کەسێک بیەوێ سیاست و ڕوئیە و دیدگای غەرب ئەمریکیەکان ئیسرائیلەکان بۆ بەرامبەر بۆ مامەڵەکردن لەگەڵ تاکی بەرامبەر، لەگەڵ میلەتانی بەرامبەر، لەگەڵ چۆنەڵێ دەوڵەتانی بەرامبەر، یا ئەوەی کە پێوترێ لەگەڵ ئەوانی تر التعامل مع الآخر، لەمە تێبگە باشترین شت ئەوەیە بڕوا ئاشنابێ بە نووسینەکانی دکتۆر عەبدولوهاب مسیری و نوعەم چۆمسکی. ئەوان تێگەن کە مەسەلەن ئەمانە چۆن مامەڵە ئەکەن، جارێ هیچ قودسیەتێکیان لە مامەڵەکردن نەهێشتەوە، چ لەسەر ئاسی علاقاتی دەولی، چ لەسەر ئاسی شەخص لەگەڵ ئەوانی ترە. یعنی زۆر پیان ئاساییە کە کۆمەڵێ هەنگاو هەڵگرن کە نەتیجەی زۆر سلبی لەسەر ئینسانیەت هەبێ کاک حەکیمیان. بۆیە ئەو شتێکی تەبیعیە بەلای ئەوانەوە کە بێن چی بکەن بۆ نمونە ئەم ئاژا و پشێویانە دروستکەن. ئێران هات وتی ئێمە لە ئارام کۆمان نەداوە، ئیسرائیل لێداوە، هیچ بەرژەوەندیەکی ئێمە نییە کە قەسفی ئارامکۆی سعودیە بکەین ئەو کۆمپانیا گەورەیە. بۆیە بەڕاستی هەوڵێکی زۆر هەر سیاسەتی ئەوان وایە کە ئەوەی کە پێوترێ فەرق تەسوود کارێک بکەن مەسەلەن بە هیچ شێوەیەک هیچ دەوڵەتێک نینۆکی نەمێنێ، هەمووی خەریکی خۆی بێ، هەر شوێنێک ئامانجی گەورەی ئەمانە چییە بریتە لە دەست بە سەراگرتنی وڵاتێکی بێز لە ناوچەکە نەمێنێ. بەڵێ ئەزانی چۆنە ئامانجێکی سەرەکی ئەمانە بریتە لە دەست بە سەراگرتنی سەرۆت و سامانی منتیقەکان. منتیقەی شەرقی ئەوسەد ڕۆژهەڵاتی ناوەڕاست پرە لە قێروبێر لەسەر زەوی لە ژێر زەوی، بە تایبەتی وزە سەرچاوەیەکی گەورەی وزەی جیهانە. بۆیە سەیری کە بزانە ئەمان دەیان ساڵە سەدان ساڵە چ مشکلەیەکیان لە منتیقەکە دروست کردووە. چکەسە تورکیاش نیگەرانی هەیە لەم جەنگە پاکستان وەزیری بەرگری پاکستان قسەی کردبوو دەیوت ئیسرائیل و دانەوێ بێنە سنوورەکانی ئێمەش نائارامی دروستکەن. داهاتوو بەتایبەت بۆ تورکیا و بۆ پاکستانیش کە ئەوانیش ڕۆڵیان هەیە لەبەر خۆی بەشێکی زۆری ئەم شەڕاگەر سەیریکەی ئێران هێزێکی ئەقلیمیە. ئێران هێزێکە ویستی چۆنەڵێ لە دەرەوەی کاریگەریەکانی سیاسەتی ڕۆژئاوا و ئەمریکا و ئەوامیرەکانی ئیش بکاوە دەوڵەتێک بنیاد بنێ بە عەقیدەی خۆی بە سیاسەت و دیدگای تایبەتی خۆی.
سەیریکە چی بەرامبەرەکەن بۆیە ئەمان نایەنێ بە هیچ شێوەیەک هیچ دەوڵەتێک هەبێ وەکو وتمان لە شێوازی مامەڵەکردنیان لەگەڵ خەڵکە دوو بەرە ئەبینن ئەمان بەرەیە کە ئەمریکی وەزیفی هەبێ ئەمریکی پێسپێرێ جێبەجەیەکی یان ناوکو چۆن ئێستا ئیسرائیل یا هەنێک دەوڵەت بۆ ئەمریکایەکە وەکو چۆنەڵێ سەپانێکی زلهێزێکە ئیشەکانی ئەو جێبەجەیەکە پاسەوانێکی ئەوە لە مەنتیقەکە ئەگەر ئەمە نەکەی دژایەتی لێەوە دەست پێەکە ئێستا بۆ نمونە من دۆستێکی ئەفریقی بڵێن کەسایەتیەک بوو زۆر مناقەشەمان کرد یعنی وتی سەرۆکی وڵاتی ئێمە بەس مووقیفی دەربڕی لە سەردەمی هینا مثلەن سەردەمی ئۆباما بوو لەسەر قەزەیەک ئامادە نەبوو بچێتە ژێرباری ئەمرینەکان ئەمرەکانی ئیداری ئۆباما ئەو کاتە وتی کێشەی ئیرهابیان بۆ دروستکردین کێشەی چیان بۆ دروستکردین یەکسەر کۆمەڵێ تۆمەت حازرە کە ئیدەنە پاڵت بۆیە بەڕاستی ئەمان نایەنەوێ هیچ بەرامبەرێک هەبێ خاوەنی مقاوماتی خۆی بێ لە مەنتیقەکە یعنی یا ئەبێ وەکو ئەم دەوڵەتە زەلیل و سەرشۆڕانەی کەنداوبی بوون بە بەنزینخانە بۆ ئەوروپا و ئەمریکی و ئیسرائیلەکان باشە بوون بە شوێنی بنکە سەربازیەکانیان بوون بە گیرفانێک کە هەرچی خەرجی شەڕ و ئینەکانە بەمانی ئەکەن باشە یا ئەوە تابێت دەوڵەتێک بیوەکو تورکیا وەکو پاکستان وەکو ئێران ئەمە ئەوانەی ناوچەی خۆمان کە خاوەنی مقاوماتی خۆیانن و خاوەنی سیاسەتی خۆیان ئەگەر چی پاکستان تۆزێ متەئسیرە بە سیاسەتی ئەمریکی باز لەوە دەکرێت بە تایبەتیش لەم لە هەندێک مەسایلی ئەمنی و ئیستیخباراتی و شەڕ لەگەڵ ئەفغانستان و تالیبان ومانە دەستی ئەمریکای لە پشتە ئەجێندای ئەمریکی جەبەجێکە بەڵام لە نەتیجەیە ئەمانە دەوڵەتی ئیسلامین ئەمانە مقاوماتی خۆیان هەیە ئەمانە ئەیانەوێت دەوڵەت بن دوور لە کاریگەریەکانی سیاسەتی نێودەوڵەتی و لێخوڕینەکانی ئەمریکا و ئیسرائیل و ئانە بزانە چیان لێکردن بۆیە ئەمانە بە هیچ شێوەیەک ڕازی نابن بەوەی کە لە مەنتیقەکەی خەڵکێک هەبێ پارێزگاری لە زاتیەت و وجود و شوناس و تایبەتمەندەکانی خۆی بکە ئەمە دەکەن بۆیە ئێستا ئەوەی کە باسی کرد بەرپرسانی تورکیا بەرپرسانی پاکستان و تەنانەت ئەگەر چی میسر هێزێکی زۆر گەورەی ئیقلیمینیە وەکو ئەوان بەڵام ئەوانیش ئەویان کرد مثلەن ئەو لێدوانانیان باس کرد مەترسیەکانی خۆیان ئاشکرا کرد کە بەڕاستی ئەگەر ئێران لە مەنتیقەکەیان نەمێنێ سەرەی ئەوان دێ ئەگەر ئێران لە مەنتیقەکەیان نەمێنێ هێرشەکان دێن بۆ تورکیا بۆ پاکستان یەکێک لە مەترسیەکانی پاکستان ئەوە بووتی ئەگەر ئێران نەمێنێ چواردەوری ئێمە بێ بەو دەوڵەتانەی کە ئێمە پێ حەسرەکەن هەندە علاقی لەگەڵ باش نیە ئەفغانستان علاقی باش نیە ئێرانی تازەش ئەگەر ئێران بێ و وەکو ئەمریکیەکان وانە دەڵێن نیزامێکی تازە بێ ئەو کاتە چۆنەڵێت دەولەیەکە بێ سژنە بێ لە بینی ئەمانەیە وەتەو قدرێ بۆیە بەڕاستی شەڕەکە ئەگەر ئێران بکەوێ بە ئێرانەوە ناوەستەیەوە مەنتیقەکە واقعێکی تر ڕووی تێەکە و هەوڵ ئەدرێ ئیسرائیلەکان و ئەمریکیەکان بەرنامەیان ئەوەیە کە لە مەنتیقەکەیە چۆنە لێ خۆیان حاکم بن خۆیان کێخابن و هیچ کەسێک هیچ هێزێک نەبێ کە ئەو بێ بەڵام بەڕاستی یعنی ئەم لە حاڵەتی کەوتنی ئێرانیشە کە من پێم وایە ئێران ئەگەر بە لاوازیش ڕژێمەکە بمێنێتەوە هەر سەر کەوتووە و ئەگەرێکی دووریشە ڕژێمەکە بکەوێ یعنی لانی کەم لەم سەرەتایەوە ناتوانین بڵێن ئەگەر هەیە بۆ کەوتنی بەڵام لە حاڵەتی کەوتنیا بەڕاستی تەداعیات و دەرهایشتەی زۆر مەترسیدا لەسەر ناوچەکە ئەبێ تۆرە سەیری کە دەیان هێز دەیان مەسەلەن جهەتی گەورە لە مەنتیقەکەیە هەر موالین بۆ ئێران ئەمانە چیان لێدێ ئەم هێزانە چیان لێدێ مەسەلەن حرەکەیەکی قەیرانێکی ئاوارەی گەورە لە مەنتیقەکە دروستە بێ بەرپرسانی تورکیا ئێسایەکێک لەو ڕێوشوێنانەی گرتویانەتە بەرمەترسیان هەیە لە حاڵەتی دروستبوونی پشێوی لە ناو ئێرانە بە تەکید قەیرانی ئاوارەبوون دروستە بێ ئەمە لە مەنتیقەکەی ئەمانە دروستە بێ ئەوەی جەنابی باسیکە گەروی هورموز مەسەلەن تۆ کۆمەڵی کێشەی گەورە بۆ دراوسەکان دروستە بێ ڕەنگە ئێران بێ بە بنکەیەک چۆنەڵێ ئەمنیەتی بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا لە مەنتیقەکە و لە جیهانە لێ بکەوێتە هێزە متەتەڕیفەکان لە عالەمە هێزە ئیرهابیەکان ئەوەی کە پێوترێ هێزی ئیرهابی جاری وایە شاخێک کە دەسەڵاتی ئەمنی زەعیفە بێتیا ئەی خۆستنەوە ئەیکەن بە بنکە بۆ لێدانی وڵاتێکی تر بۆیە بەڕاستی هەموو ئەمانە مەترسی گەورەن لە مەنتیقەکەیە ئەوە بن و دووبارەیەکەمەوە بەڕاستی ئیدارەی دنیا بەم شێوەیە بێ بە تەکید ئێمە بەرەو جەنگێکی جیهانی ترە ڕۆین چونکە بەڕاستی ئێستا کۆمەڵێک کەسی متەتەڕیف کۆمەڵێک کەس چۆنەڵێ ئەم شەڕیان هەڵگیرسانووە دوو ئیدارەی متەتەڕیفن کە تەنانەت ناوخۆی خۆشیان ئێستا نەیانتوانیوە چۆنەڵێ ئۆکیان بۆ بکەن و پەنجەمۆریان بۆ بکەن لەسەر ئەم هەنگاوە مەترسی دارانەی کە گرتویانەتە بەر و لە نەتیجەشە
دوور نییە لە ئایندەیەکی نزیکا بەسەر خۆشیان نابشکێتەوە و نەتیجەیەکی پێچوانە بە سوپاس دەکەین کاکە هاژۆمە چاودەی سیاسی مادوماک سوپاسیانە دەکەین سوپاس بە بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ